سڵاو بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان هیوادارم لە هەر کوێیەکی گوێی ئەم زەویان ساغ و سڵامەت بن. تەوەری ئەم جارەمان تەرخان کردووە بە بێسەوادی ژنان لە ئێران. هیوامان وایە تا کۆتایی هاوڕێمان بن. ئێستاش سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵەکانی چەند ڕۆژی ڕابردووی تایبەت بە ژنان. زیبا محەممەدیان لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەر دەکرێت. زیبا محەممەدیان هاوسەری محەممەد عەلی تاهێری لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر دەکرێت. بەپێی هەواڵێکی هەواڵنێری هێرانە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 11 پۆشبەر زیبا محەممەدیان هاوسەری محەممەد عەلی تاهێری زیندانی عەقیدەتی زیندانی ئەڤین لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر دەکرێت. بە وتەی سەرچاوەکی ئاگادار زیبا محەممەدیان لەلایەن 2 ژن و 3 پیاو دەست بەسەر و بۆ زیندانی ئەڤین دەگوازرێتەوە. هێزە حکوومەتیەکان سەرڕای پشکننی ماڵی ناوبراو، کۆمپیوتەر، مۆبایل و کەلوپەلی شەخسی نابراوی زەوت دەکەن و لەگەڵ خۆیان بردوویانە. جێگای بیرهێنانەوەیە لە ڕۆژانی ڕابردوو هەواڵێک بڵاو کرایەوە کە گۆیا محەممەد عەلی تاهێری لە ڕێگەی نامە و لە دنیای مەجازی لەگەڵ ئەحمەد شەهید پەیوەندی کردووە. 30,000 کچی تەمەنجێر 15 ساڵ لە ئێران ژیانی هاوسەریان پێکهێناوە. ڕێکخراوی سەبت و ئەحواڵی ئێران ڕێگەیاندۆ لە نۆمانگی سەرەتای ساڵی 1392 زیاتر لە 30,000 کچی تەمەنجێر 15 ساڵ ژیانی هاوسەریان پێکهێناوە. لە کۆی گشتی 579,872 زەماوەندی تۆمارکراو 30,956 حاڵەت تایبەت بە کچان تەمەنجێر 15 ساڵ بووە. ئامارەکانی ڕێکخراوی سەبت و ئەحواڵی ئێران نیشانی دەدەن کە لە ساڵی 1389 زیاتر لە 42,000 زەماوەندی منداڵانی تەمەندا تا 14 ساڵ لە ئێران تۆمارکراون. ئەوە لە کاتێکدایە کە ئەحمەد تۆیسرکانی سەرۆکی ڕێکخراوی تۆمارکردنی بەڵگە و مڵکی ئێران وتپووی تۆمارکردنی زەماوەندی ژێر 15 ساڵ نایاساییە و حاڵەتی لەو چەشنا تۆمار نەکراوە. بەپێی یاسای کۆماری ئیسلامی ئێران تەمەنی زەماوەند بۆ کچان 13 ساڵ و بۆ کوڕان 15 ساڵە، بەڵام باوک یان باوە گەورەی کچ دەتوانن لە تەمەنی کەمتر بۆ زەماوەندی کچ دیاری بکەن. بردنەسەراوەی تەمەنی زەماوەند لە ناو یاسای کۆماری ئیسلامی یەکێک لە داخوازیەکانی چالاکانی مافی ژنانە لە ئێران. حەقدەستی ژنانی کرێکار لە ئێران 23% کەمتر لە حەقدەستی پیاوانە. بەپێی ئاماری ڕاگەیەندراو حەقدەستی ژنانی کرێکار 23% لە پیاوانی هاوپلە کەمترە. ئەشرەف بەنایی چالاکی کرێکاری نەخۆشخانەکان دەڵێت نێوەنجی حەقدەستی کرێکارانی ژن لا بەرامبەر بە نێوەنجی حەقدەستی پیاوانی هاوپلە و هاوکاریان 23% کەمترە و ئەم جیاوازیش کۆمەڵگا بەسەر ژناندا سەپاندوێتی. ئەو هەروەها لەوبارەیە وتوێتی ئەو ئاستەنگە دیار و نادیارانە کاریگەریان کردوتە سەر چۆنێتی کارکردن و حەقدەستی ژنان و بەپێی نوێترین ئاماری کە ڕاگەیەندراوە حەقدەستی ژنانی کرێکار 23 کەمتر لە پیاوانی کرێکارە. نابراو لە دەرەجەدا وتوێتی جیاوازی حەقدەستی پیاوان لەگەڵ ژنان لە بازاڕی کاری ئەوڕۆی ئێراندا جێکەوتووە. ڕوونی کردەوە کاو جیاوازیە بە جۆرێک ڕوانگەی ئابووری بۆ پیاوان هەیە و ژنانی پەراوێز خستووە و هەر بۆیەش حەقدەستی کەمتر بۆ ژنان دیاری دەکرێت. لە کاتێکدا زۆربەی ژنانی کرێکار سەرپەرستی بنەماڵن و تەواوی باری ئابووری بنەماڵیان لەسەرشانە. ڕۆژنامەنووسێکی ژن بۆ زیندانی ئەڤین بانگ دەکرێت. لە درێژەی گوشارەکان بۆ سەر ڕۆژنامەنووسانی ژن مەرزیە ڕەسووڵی لەلایەن دادسەرای زیندانی ئەڤینەوە بانگکراوە. بەپێی هەواڵەکان مەرزیە ڕەسووڵی ڕۆژنامەنووس لە لاپەڕەی فەیسبووکەکەی خۆیدا ڕایگەیاندووە کە لەلایەن هێزامنێتیەکانی زیندانی ئەڤینەوە ئاگادار کراوەتەوە کە ڕۆژی سێشەممە 17 پۆشبەر بۆ تێپەڕاندنی حکومەکەی کە 2 ساڵ زیندان و لێدانی 50 زەربە شەلاقە خۆی بە زیندانی ئەڤین بناستێنێت. مەرزیە ڕەسووڵی بە فرەمباری ساڵی 90 هەتاوی لە ماڵەکەی خۆی دەست بەسەر کراو پاش تێپەڕاندنی 1 مانگونی زیندانی بەدانی بارمتەی 300 میلیۆن تمەنی بە شێوەی کاتی ئازاد کرابوو. ناوبراو بە تاوانی پرۆپاگاندا دژی کۆماری ئیسلامی و شێواندنی ئاسایشی گشتی لە ڕێگەی سازدانی کۆبوونەوە دەست بەسەر کرابوو حکمی 2 ساڵ زیندان و لێدانی 50 زەربە شەلاقی بەسەردا سەپاوە. مەرزیە ڕەسووڵی ڕۆژنامەنووسی بواری کولتوریە و هاوکاری پێشووی هەواڵنێری ئیسنا ڕۆژنامەی شەرق و ئێعتماد و چەندین بڵاوکراوەی سینەمایی بووە. نابراو لە کاتێکدا دەبێت ڕۆژی سێشەمە خۆی بە زیندانی ئەڤین ناسان بێت بۆ تێپەڕاندنی حکومەکەی کە پێشووتر بەپێی هەواڵی هەواڵنێری هێرانە ڕۆژی شەممە سیویەکی جۆزەردان ڕێحانە تاباتەبایی ڕۆژنامەنووس کە بە تۆمەتی پرۆپاگەندا دژی نیزام بۆ دادسەرای ئەڤین بانگکرابوو ڕاستەوخۆ بۆ زیندانی ئەڤین گوازرایەوە.
نامەیەک بۆ ناوی پیلای بۆ لێکۆڵینەوە لەسەر بەشودانی کچانی منداڵ لە ئێران. ڕێکخراوی عەداڵەت بۆ ئێران بە ناردنی نامەیەک بۆ ناوی پیلای کۆمیسەری باڵای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە گرتووەکان خوازێری سەرنجخستنە سەردۆخی هاوسەرگیری کچانی منداڵ لە ئێران بووە. بەپێی هەواڵەکان ڕێکخراوی عەداڵەت بۆ ئێران لەم نامەیەکە ڕۆژی هەفتەی پشتپەڕ بەڕێکرا بە ڕەچاوکردن جەختکردنەوەی ناوی پیلای لا گوجاندنی تۆژینەوەی بارودۆخی مافی مرۆڤی ئێران لا لێدوانەکانی لەگەڵ گروپی 5 خوازیاری ئەوە بۆ کە کۆمیسەری باڵای مافی مرۆڤ و شورای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوێ گرتوەکان لە بابەتی ناچارکردنی کچانی منداڵ بۆ زەماوەندی ناوەخت ڕوونکردنەوە بدات. ئەم ڕێکخراوە هەروەها خوازیاری ئەوە بووە کە کۆمیسەری باڵای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوێ گرتوەکان داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی بکات بە سەرنجخستنە سەر ئەندامەتی کۆماری ئیسلامی لا کۆنواسیۆنی جیهانی مافی منداڵان و جارنامەی نێونەتەوەیی مافی مەدەنی سیاسی کە لە هەردووکیاندا زەماوەندی ژێرتەمەنی گەشە و بەبێ ڕەزامەندی تا قەدەغەکراوە. لێکۆڵینەوە لەسەر بارودۆخی زەماوەندی کچانی منداڵ لا لێدوانەکانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ڕەچاو بکەن. لە نامەکەی ڕێکخراوی عەداڵەت بۆ ئێران بابەتگەلێکی وەک چەسپاندنی بێ ئەملاو لای کۆنواسیۆنی نێونەتەوەیی ڕەزامەندی لە بەشودان لانی کەمی تەمەنی زەماوەند و تۆمارکردنی زەماوەند لەلایەن ئێرانەوە گۆڕانکاری لە یاساگەری ناوخۆیی بە مەبەستی قەدەغەکردنی زەماوەندی کچانی ژێر تەمەن 18 ساڵ و بە دۆداچوونی کەسانی بەرپرس لە زەماوەندی کچانی منداڵ وەکۆ منداڵانەی لەلایەن دایک و باوکیانەوە بەر لێدان و ئەشکەنجە و ئازار دەکەون مێرد و ئەو دادوەرانەی مۆڵەتی زەماوەندەکە دەردەکەن بەشێک لەو بابەتانن کە جەخت کراوەتەوە لا لێدوانەکان لەگەڵ ئێران گەڵاڵە و بە دۆداچوونی بۆ بکرێت. وێڕای ئەوەی کە ئێستاکە زۆربەی دەرچوان بۆ زانکۆکان لە وڵاتی ئێران ژنانن، بەڵام سەرەڕای ئەوەش زۆربەی ڕێژەی نەخوێندەواری لە وڵاتی ئێرانی ئیسلامی ژنان پێکی دێنن. لە پارێزگاکانی سیستان و بەلوچستان، ئەزەربایجانی ڕۆژاوا، خۆراسانی باکوور، کرمان و کوردستان زۆربەی ڕێژەی نەخوێندەواریان تێدایە. شێواز و شێوەی ژیان، ڕێژەی زۆربەی حەشیمەتی لادیەکان و بوونی فەرهەنگ و کولتوری جۆراوجۆرەکان بۆتە هۆی ئەوەی کە لەم پارێزگایانە ڕێژەی ژنانی نەخوێندەوار لە پیاوان زۆرتر بێ. ناخوێندەواری ژنان ڕیشەی لە فەرهەنگ و سونەتدا هەیە. هۆکاری نەخوێندەواری ژنان بە فەرهەنگی سونەتیەوە پەیوەندراوە. ئەو فەرهەنگەی کە بەشداری پیاوان لە کۆمەڵگادا زۆرتر بە مافی ئەوانی دەزانێت و فەرهەنگی سونەتی لەسەر ئەو باوەڕەیە کە پیاوان لە ناو کۆمەڵگادا بن و ژنان لە ماڵەوە خەریکی ماڵداری بن. لەوەها فەرهەنگێکدا هەم ژینگە بۆ خوێندنی ژنان کەم و سنووردار دەبێت و هەم بنەماڵە هەست بە بەرپرسایەتی ناکەن بۆ ئەوەی کە کچەکانیان خوێندەوار بن. بێسەوادی لە پێشادێت بڵێن کە فقط نووسین و خوێندنەوە نییە، بەڵکو بێسەوادی ئەبعادی جەماعەتی زۆری هەیە. مەسەڵەن بێسەوادی لە مدیریەتی سازمانێکدا، بێسەوادی لە کتێبی لە سیاسەتمەداران لە قانونگذاری یا بێسەوادی فەرهەنگی، بێسەوادی ترافیک و زۆر شتێکی هەیە کە ئێمە لێرە فقط بەحسەکەمانەکانی بێسەوادی خوێندن و نووسینە زۆر بێت. تحقیقات نیشانی داوە کە ئەو کۆمەڵگەی و جامعەی کە مەنابەی ئیجتیماعیەکەیان ئەگەر لەسەر ئامۆزشدان بە کچان و ژنان زۆرتر خەبینە بکەن، ئەو جامعەیە زۆرتر بپۆشت بووە، زۆرتر تەرەقیەکی زۆر میزانی سەوادی ژنان منچێتە سەر و فعالیت و ئیشتیغاڵی ئەوانیش لە جامعەدا زیاتر بووە. ئەمە لە کۆمەڵگەی ئێمەدا بە دەلیلی قەوانین و ئاداب و ڕسومێکی غەڵەت کە هەیە و نظامێکی پیاوسالارانە کە حاکمە باعثی فەقڕێکی فەرهەنگی شەدید بۆ لەناو خەڵکدا و لە هەموو ناخۆشتر نظامێکی زیدی ژنە بەرئەلەی ژنە لێرەدا ئەو قەوانینی کە داینەوە هەموو بەرئەلەی ژنە ئەو باعثی کە میزانی فعالیت و هەڵسوڵانی ژنان و سەطحی تەحصیلات و معلوماتی ئەوان لە خواری بێ. ئێمە چێمان خۆش بێ چێمان ناخۆش بێ لە کۆمەڵگەی کە دەژین کۆمەڵگەیەکی سنەتیە، چون لێرە دەلیلێکی کە ژنان و کچان تا ئەو زەمانەی کە بە ئەمانی شەرەف و نامەتی خۆیان بیاناسێنن ئەوانە لە ماڵێکیان بەسمەوە بیانی کاری ماڵە بە بیانی دەستەداری منداڵ گەورەکردن کە ناهێڵن بخێنن بەجێ خوێندنی و ئاگایی معلومات بکەون. مثلا بنمونە لە مەسەڵی ئەحناف کە ئەم هەیە کە مەسافەتی قەسییان داناو بە ژنان
كتبقي أو أني أمان حتى جنان تخشتات كيلومتر هشاية كيلومتر إذن كيوان دفعان طول أما لو بدلوا نفهم قد أوقتي كدي بوات داني جيت بشارة خوي جلتدو زيادة هشاية كيلومتر يتدين نفهم تحسيتها يعني بكاتبو أيني أو بعدين في مشكلة لا كل موضوع بين جنان كتان دابو أبامتني يكسب تفقدات أشياء قبيلية جميل بخامات كان تفضل مثلا كان جيد بشو كده نهي من درس تخيما ده كان فقط كان أمريكان كمان دي فقط خانداني من دوري كان لو بعد فيها ليس المريكا مع لبيسي ليس داري أكسجين أنا لبيسي كتير ومش يمكن إلا كهما للأول هناك هاي سنتي الذي هذا كان همانك بدليل تكتان وقام مختلف الذكرى لمدرسة طبيب داخل العلاجان كما مثلا دبي يعني أنا وقتها يا دبي تسيدي فاصلة جيد لكتي مدرسة عيني مدرسة دي بسنان وقتها يا أخي حجة تشوف لديشي كدار زارة ناهلا يعني كتان كان حدي في سيدي دبي ناهلا بقي في إدامة جات المشكلة في إنه رغم على درجة إذا كان هنالك صواب معنا مشكلتي أساسية كم صواريش معنا كم صواريك ثانيش معنا يعني لحد مرحلة ابتدائية إنه فقط ينظر من شوية خوام بالنسبة إذا أوش من هي مثلا يكتب كتاب معناتها تحديات دانشجوية يعني أنا داخل البري چونکی اگر تواجد دستکان هیچ شغلی مخصوص نیست يعني دنیا تخصصی من دنیا في توان تنظیم و پیش نشده داری نورمال دو خانه‌داری و منداری که اوش بخونید مثل خوبیه رئیسی افسردگی آن بدین توسعی دنیا و باقی کتاب جان که وجود استفاده میکنه ولی اما مثلا هم که استفاده رجنا میکنه آماده و دارید که أوامر جديدة خلال السواد يا كم سواد يا حتى سيركني ولا تحصيل كبرشين خليكي فاش كذنا لا معنا يعني بعد حل أول كنا يوم كنا جديد مع الآن شيء استعدي معيان لكن شيء استعدي معيان لكن هم في مكان لكن خل أول كا بعد استعدي ترى بس مو ترى بدنيا المكان ئەوەی کە ڕێژەی بێسەوادی ژنان زۆرترە لە کۆمەڵگای ئێراندا ئەم دیاردە دەبێت لە ڕوانگە جۆراوجۆرەکانەوە تاوتوێ بکرێت. دوای شۆڕشی گەلانی ئێران ڕێژەی بەرچاوی خوێندەواری ژنان پێکێنا و لە جاران زۆرتر پلەی خوێندەواری و زانستیان بەدەستێنا. ئێستاکە ڕێژەی بوونی ژنان لە زانکۆکاندا نزیک بە 65% تا ئەو جێگایەی ئەمە بوو بە هۆی سەهمیەبەندیکردن و بەرگرتن بە خوێندنی ژنان لە زانکۆکان و بەشێکی زۆر لە ڕشتە تەحسیلەکان تایبەت کران بە پیاوان و ژنان لێ بێبەشکران. ئەمە خۆی لە خۆیدا ڕاستیە و خۆ لەمپەردانانە لە بەردەم درێژەدان بە خوێندنی ژنان لە زانکۆکاندا و ئەمە ئێستا لە زانکۆکاندا بەڕێوە دەچێ و دواتر یاسای تریش بەدوای داهات ئەویش ئەوە بووکە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی سیاسەتی زیادکردنی هەشیمەتیان هێنایە گۆڕێ. لەلایەک بەر بە ژنان گیرا بۆ ئەوەی کە ڕێژەیان لە زانکۆکاندا کەم بێتەوە و دواتر لە کونجی ماڵدا خەریک بە کاری ماڵداری و منداڵداری بن. بە لەبەرچاوگرتنی ئەم ئامارانەی کە بڵاو بوونەتەوە دەبێت لە بەرچاوی بگرین هۆکاری نەخوێندەواری ژنان زۆرتر پەیوەندی بە پارێزگا مەحروم و بێبەشەکانە. بنەماڵەکان وەکو هێزی یارمەتیدەر کەڵێک لە ژنان وەردەگرن و ژنان هاوکاری دەخڵ و خەرج و ژیانی ڕۆژانی بنەماڵنەن و ئیتر کات بۆ خوێندن نامێنێتەوە و لە لایەکی دیکەش کاتێک کە ئاماری بێکاری لە کۆمەڵگادا دەچێتە سەرەوە بنەماڵەکان دەبینن کە ئەو کەسانێک کە مەدرەکی زانکۆشیان هەیە بێکارن. ئەوە دەکەن بە بیان و کە درێژەدان بە خوێندن بۆ ژنان هیچ قازانجێکی نییە و پێیان باشە کچەکانیان زووتر ژیانی هاوبەش پێک پێنن تا ئەوەی کە دەرس بخوێن و خەرجی بە قەولی خۆیان زیادی بخەنە سەردەستی بنەماڵەکانیان. کۆمەڵناسان باشترین ڕێگاچارە بۆ ئەم بابەتە کاریگەری دانان لەسەر مێشکی پیاوانی بنەماڵە دەزانن کە زۆر جار دەبن بە هۆکاری گەشەنەکردنی بیر و هزری ژنان بۆ ئەوەی ژنان ئیجازەی خوێندەوار بوون و بەشداریکردنیان لە کۆمەڵگادا نەبێت.
أصلي مشكلة إما عملنا وخيندي كتان جنان دقارة توصل مبانا أو مشكلاتك لا كوماغيرا إما عملنا لا حكومة جامعة وكتان جنان بيك إما تتونو بسيطة في تقسيمتين بس بدل هو بخونا كتان جنان اعتماد بنفسك كاملة يعني إصابة خود باوري خوان نجيشتون كي بدي لبرابر أنت أصبعت خالي مدهنشة واضح نابي تخالفا نابي تسليمي خاطر أو كيوان بنت اعتقاديا بمس حلاليا نابي تسليمي أو حكومة بنت برجين كانيشن بكرر النومالي أوش مشكلتي كانتني جنان داهية فدا شوفتني جنان نابي أوابد بيرحمو منتخبني في كتب وبتسيسيون اعتماد بنفسي لنجيبني دا بنجيب بيه نابي مشغولا زوتي جناني تهاتي شكاظوناني دفيا كناهي وندرس خيني كناهي ومدوي تحسيناتي خوان كون يعني موانع الحجورة مثلا صوت في سنة الجامعة وخاتين كقوانين الموضوع بحقوقش النقص لي دور خلال تجيبي صوت في سنة اللي خلقتين تخوالي أمريكا بتوانا كتوانا قريب السنين بكات صوصاهي جنان فقط سنين بريك زيادة الجنوبية صواد معني كشو كلمة مجمعين هو أماري جغزية شبحت أماري جغزنا بنبري وزيادة الرؤية جناني بيه صواد معني وتتريادة الإجمالي كالصواب معناها في صوادي كم صوادي الآن أكثر إجمالي كالأكاديمية للزندان فقد تدرس الصور أو كبير صوادي يتناجم كتحصيل كاتبك كتحصيل كاتبك لزندان ما كيت كم في معتادة بني أواني دي صوادية لصفيت ابتدائي كاتبينه أواني جوتي وجه الزنداني كان هايكي مشكلات مثلا جوتي دي صوادي كان إنش الآن شاركوا مش مكان في ذلك في أمريكا دولة بقويتي حتى معني كأبو شو دارون سنهي يبقوا موضع جامعي قلوب ونشكو زوجو إجلاني كشاف من جامعة كإشتغال عندي ككاري عندي بنسي عندي خيني أنت أنا أي ترقيك كبداخل جامعي من نتبع ترقيك من قصص كيشا الان مثلا بودن کاری دنیا کن فنجانی میشه یعنی ملاوزیت هدیه ریخو اوسی اون زیست بهانی که دوچشی میکنه نه خواهماله یا مثلا ببینی تفکیکی جنسیتی نانه دانشیان یا اولشانی تکسن علاقه هم تینتی یا پیان خوشبو دیفرن و خوشبو خوانیه و علاقه خوانیه اولشانی هم زد کردن کنفوز یا مثلا دانشگاه کردن خوشبو دیدن با اسم کسان یجا کنن مثلا ببینی اشتغالی هم میبکسن بجنن بازاریتی هم نیه دنی دلی کاری میبکسن بجنن اوان همه یه باید بکسن به سردی نواجیان بکشنو یعنی او کسش که مداری هیدو خیلی داری تو بره مالن وردی که جوزه کن تأثیری دانا و علانکا لحال خلق قادش غايتي او يمدان تلاني كنكو مكان مانا يعني بخاطر تلاني في زوريا مثلا دو خيمدين كتكان كده دو مدرسة كان شحنية في دنيا عندنا شارك سوريا هنا وبداخلها دولتيش أنا كنت دوسر المدارس اللي انتفاعي دانا وقع نفسي يعني شي مكان يعني دولة من مكان بتوان سكان عندنا بلان أو تبقي كهجابي ناتوان وقت كان عندنا مدارس الانتفاعي مدارس دولتي داري شوالي كنا يعني أنا في شارك جوليا هنا ومدونات ومشاهدة وبسمعين غير الحاجات اللي بيت المعارضة كان تجارة بين كتاباتي وزيد عن غير موضوع مناظر التلفزيون. موضوع كزوج بين معاني كأفراد أو معاني كدايخ تحسينات الجنانات مو السياسة الرجلة يعني سياسة التلفزيون سياسة كان أمريكا أو جناني كده سواء كم سواء الاستفادة السياسية من الكدس الاستفادة من الكدس وأنا مثلا إن المشاركات كلها هي كأبديت مشتري لهذا كتب مؤسسات تحت كل شيء يكون في ذات أولها دارنا أول مؤسسات تحت كل شيء يكتب جناني بيسا تلسل جناني في بيسا جناني في كسوات هنكي سوء إسيائي جزيان هنا كأولا بخاصي دويتا مثلا كنا تجيزي في تكليل برنامجات سياسية بدون تادل برنامجات كفرهن يخوان ذلك الخطوان لخالك مثلا مونا غني المنام وإنحاباتك يعني يرمينا الاتجاه السوري خلالي دائما أو أن كل كنوا إسرائيل سياسي خوان ذلك
ئەگەر ئەوژن کتانە سەڵاتیان قەت لە تەکەڵاتیان ئیستفادە ناکەن بۆ خۆیان تەسمیمگیری بۆ خۆیان دەکەن ئەوان ئەوژنانە دەکەن تەسمیمگیری بۆ خۆیان تەسمیمگیری بە جێگاهایە کە ئەماکەی کە تەحتی نەزەری ئەوانن یا مثلا لە زۆربەی شارەکان مثلا دەبینین بە سیتی خەهران ئەگەر بچین بەڕوسیکن ئەکسەرەی ئیستفادە لە خشتێکی دەسەڵاتی ژنان دەکا کە کلاسای باسەنی و خەیاتی ئەوانیان بۆ داناوە زیاتر سعی دەکەن ئیستفادەیان لێکردن و فەرهەنگ و ئیدەیەکی سیاسی کە بە خۆیان هێنانە بۆ قوتانەکە ژنانن ئێفقا دەکەن ئەوانی دەبن کۆز بارها باعثی ئەو بۆ کە ژنان ئێمە استقبالی کلێ دەکەن دەدەلیلی نائاگەهیە دەدەلیل کە نازانن استقبالەی جگرانە دەکەن کە نابێوابێن یا مثلا خەیاکە بەخاطری فشاری کە لەسەر ژنانە بە هیزان کی پیاوچالانی که همه افشاری که داریم داریم نمی‌خواهی جن خدا کدای کن خونه چی کاری بسیار دیگه اون کاری هم که حال داره دام بود بودن که تحقیق و برای مالگانش نمی‌تونه چیزی نمی‌کنه و همه آوانه از بیتی دو شدیدی ل خودی سیستم جامعه خودش نداره بۆ چارەسەری کێشەی نەخوێندەواری لە ئێراندا پێویستە فەرهەنگسازی بکرێت. فەرهەنگسازی لە بنەماڵە سونەتیەکاندا کاتی زۆری دەوێت، بەڵام بێ ئاکامیش نییە. فەرهەنگی سونەتی بەدانی پرۆگرامی نوێ ئاڵوگۆڕی بەسەردادێت بۆ ئەوەی بنەماڵەکان لە ناردنی کچەکانیان بۆ قوتابخانە پێشوازی بکەن. هەڵبەت کێشەی نەخوێندەواری تەنیا بە کاری فەرهەنگی بنبڕ ناکرێ. لە زۆربەی ئاواییەکانی ئێران نەبوونی ئیمکانات یەکێک لە هۆکارەکانی نەخوێندەواری ژنانە. لە بەشێک لە ئاواییەکان تەنیا قوتابخانەی سەرەتایی هەیە و کچان بۆ درێژەدان بە خوێندن دەبێ بچن بۆ شاریان ئاواییەکی تر و بنەماڵەکانیان لە بواری ئابووری و ئەمنیەتی ئیجازە بە خوێندنی کچەکانیان نادەن. هەر بۆیە دەوڵەت و بەرپرسان دەبێ هەموو ئیمکانێکی خوێندن لە هەموو ئاواییەکان پێک بێنن تا کچان مەجبور نەبن بە هۆی نەبوونی هەزینەی قورسی خوێندن و دووربوونی شوێنی خوێندنیان لە خوێندن بێبەش بن. هەردەکو هەمومان دەزانین بە تحقیقاتی کە نیشانی داوە هەمیشە تەبلیکی منداڵهایەکی موفق لەژێر گەستی دایکانی دابۆکە شاڵۆن تەحقیقکردە بوون. پس هەر لەڕێی ئەوەوە ئێمە نابێت جۆرتە دانیشتنیێنی بە هیوای ئەو بێن کە بیرفەرز حکومەت یا دەوڵەت بێنە بەرنامەریزی بۆ ژنان داتن یا مەسەڵەن پیاوان دەبێ لە حەوڵدا بن ئێمە زیاتر مەشهدەکارەکەمان دەبێ بینین بیفێنە سەر ژنان. ئەوەوە دەبێ ئاگاهیجارێکی ناتن لە ژنان دەبێ ئەو ئاگاهی لازمە بۆ وەسیلەی خودی ژنان لە خودی ماڵەکاندا ئەو سریە کە کچان کە باسەڵاتن سەوادیان هەیە دێنە بەدایکەکانیان بە کشەگەورەکانیان بە ئەفرادێکی دەرنجیرانەکەیان بێسەڵاتن دێنە چرەسیان بۆ دانن هەر بە سوەتی خۆبەخشانە بەیاندانێن هیچ ئیشارێکی نییە چون ئێمە هەدەفمانە کۆمەڵگەی خۆمەندانەی خۆمان بنێنە پێشی ئێمە هەدەفمانەوە کە ژنان بەرەنێ پێشێن هەمیەتێکی دەستێجاتی دەوێ لەنێو ژنانی کچانی باسەڵاتدا دەوێت کە ئەو بێسەڵاتی وشەکەن ئەو فەرهەنگە غەڵەتەی کە لەنێو جامعەی ئێمەدا هەیە ئەو دیگە وشەکەن لە بەرادەریاندا ڕاستێت. سطحی تخصصی آگاهی اون شنانی که صلاحیشان یعنی مثلا تیری تحقیقاً فکر جزء سطحی تخصصی آگاهی خواهند مسئله یعنی لو مفتنی دارنی لو که ما فقط ايش بزن اون ده خواهند ترقیب ده و ده فکر معلوماتی خواهند انتخاب ده لذا ایچا برین یک سری شنانی که بخواهند تدبیر کن شنانی که تدبیر کن کارگاه های کچکولا واحد های کچکولا كدادن مثلا بأوناني كارجاي خياتي كارجاي مثلا باسني خالباتي كنا مالكان لا دايزي تنجن تيكو قودة نرى أو حتما لازم أكل مثلا جلاني يعني هذا بس يعني هذا لابد الآگاهية أنا وبخلي في جزئياتها لابد الآگاهية كمثلا الخطابة يعني بقوان اعتماد بنفس يعني ما يخش كشيشناني في بيت الشارع يعني لو بقدر حتما بدي آگاهي تلي ولا بدي يوم بكوجنا يعني فأنا إذا في أوصل عندي مثلا أنا كهي للنظام هذا حتشوني بي آگاهي مثلا الشبكات الاجتماعية كي
لەنێو خەڵکن ئەو فەرهەنگی مەسالانە ئێمە حتما لەنێو جامعەی خۆماندا هەمووهەیە بکەین و لەبەری دەری دیگیان ئەوەستێن یعنی ناتوانم بڵم کە هەموو پیاوان سێ پیاوان هەم زۆر کیانە سری جنوبی دیانی پێوەشینیانەیەکە دەچەند لە خودی ئەو پیاوانە بۆ تەبیبی ئەو فەرهەنگە یەکیش لەو جێگانەی کە سێریەکان کاوشمان هەیە کە زۆرتر لە کتانی ژنانی استفادە دەکەن تەبیزێکدادنی لەبین حقوقی ژنان و پیاواندا ئەوانە زۆرتر کەمتر حساب دەکەن بۆ ژنانوکتان ئەو تەبیزی کاری دەستمۆزیە لەبین ژنان و کوتاندا دەبێ حەزە بێ ئیجادی ئەنگیزایەکی زۆر قەلی بکرێ لەبینی ژنانی تەحصیلکردەدا کسانی تەحصیلکردەدا لە لەحەزی ئەنگیزەی اقتصادیەدا بکرێ ئەگەر دەوڵەت بێ بەرنامەیەکی ئەم بۆ ئیشتغاڵی ژنان وردە ئەو فەرهەنگە لەبین دەچێ ژنان بفەرمانێکی لەسەر پێی خۆیان ڕاوەستان ئەو زمانە ئەنگیزیان دەبێت بۆ خوێندن ئەنگیزیان بۆ تەحصیلات دەبێت و وردە ئەو فەرهەنگی پیاوسانیانیش ئینشەڵڵا کەپچوار و فەرهەنگە سونەتیە ئێمە لە جامعەدا دەبینی بێتێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان تا حوتویەکی تر و بەرنمەیەکی تر هەر بژین بە شادی و سەربەرزی.